خەرەندی ڕواندز لە دوو گەلی پێکاتوە هەر گەلیەک زیاتر لە 4 کیلومتر دەبێت کە دەورەی شای ڕەواندزیان داوە قۆڵ یەکەمی دەکەوێتە ڕۆژ هەڵاتی شای ڕەواندز و قۆڵی دووەمی بەشێک لە ڕۆژئاوایی شاری ڕەواندز پێک دێنێ. بە نزیکەیی ئێمە لە 2 ملیۆن بۆ ملیۆنێک ساڵ دەخەمڵێنین بۆ دروستبوونی کاتی ئەم خەرەندە. لە 60,000 ساڵ لەمەوە پێشەوە مرۆڤ لەم ناوچەیەدا ژیاوە. قۆڵی ئەم خەرەندە نزیکەی 500 متر. زیاتر لە 20 کچی ڕواندز بۆی کە خوان نەکەونە دەستی ڕووسەکان خوان دەخەرێندا داوێن و هەر هەمویان شەیدن. خەرەند ئیلهام بەخشێک بووە بۆ شاعیر و نووسەر و هونەرمەندانی کورد. باوکم هەلە دێر زەمانەوە لەو ناوچەیە ژیاوە ڕۆژێک لە ڕۆژە باوکم وتی با باسی ئەو ناوچەیەتان بۆ بکەم و ئەو ناوچەیە لە لای من زۆر شیرینە. ئێمەش گوتمان باوکە بۆچی؟ گوتی لەبەرەوەیە من 11مین پشتم لەو ناوچەیە ئێوەش ئەبن با 12مین پشت. ماڵەکەی دڵشاد نزیکترین ماڵە لە خەرەندەوە و ئەو باخەکەی تا لێواری خەرەند هێناوە. دڵشاد بە جۆرێک عاشق و هۆگری خەرەند بووە کە بڕیاری یاوە هەرگیز ژێی نەهێڵێ. هەر لەو کاتێکا لێرە چاومان بەژیان کردەوە بێگومان سروشتە چووا لێرە وای لەو خەڵکەی کرد کە زیاتر سەنجی ڕابچێشیتن. ئەمەش بە حکمی ئەوەی کە لە ناو باوەشە و سروشتەی بوون وردە چاومان بەو سروشتەی زیاتر کرایە. هەر فەسلێک واتە هەر کەژێک لێرانە هەر موسەمێک لێرە جوانێکی تایبەتی خۆی هەیە. دکتۆر سیروان پسپۆری زانستی جیۆلۆجی و مامۆستا لە زانکۆی سلێمانی لە ساڵی 2013 لە وڵاتی فەڕەنسا لە زانکۆی UPMC لە شاری پاریس بڕوانامەی دکتۆرای پێبەخشرا کە کارکردن بوو لەسەر چینەبەردەکانی ناوچەی کوردستان. ئەو دەڵێ هۆکاری سەرەکی دروستبوونی خەرەند بارانبارین و تێپەڕبوونی ئاوە بە نێو چینەبەردەکانی ئەو ناوچەیە. پێناسەی خەرەند یا گەلی واتە کەندەر لە نێوان بەردەکان. ئەم خەرەندەی ناوچەی ڕەواندز یەکێک لە هۆکارە گرنگەکانی دروستبوونی پیاتێپەڕبوونی ئاوە لەگەڵ بارانبارین کە ئەم باران و پیاتێپەڕبوونی ئاوە وا ئەکات توانەوەی کاربۆناتی کالیسیۆم کە پێکهاتەی ئەم بەردەیە بەهۆی پیاتێپەڕبوونی ئاوە دەتوێنەوە. کات لە دوای کات بە هەزاران ساڵ ئەم توانەوەیە بەردەوام ئەبێت کەوا ئەکات گەلیەکە ڕۆژ بە دوای ڕۆژ زیاتر ببێت. ئەگەر دەست لە بەشی سەرەوەی ئەم بەرزیە و چاڵیانە بی بە ئاسانی دەرئەکەوێ کە ئاو بووەتە سەبەبێکی کاریگەر بۆ توانەوەی ئەم بەردە و هەوڵی دروستبوونی چاڵی چۆڵی تیادایە.
جیا لەوەی کۆمەڵێک ماڵ لەسەر خەرن دروست کراون و ژمارەیەکی زۆر خەڵک لەوێ دەژین. خوارەوە و قوڵایی خەرندیش بێبەش نییە لە سوودگەیاندن بە خەڵکی ناوچەکە و ئەوێش بەکاردێ بۆ ئاژەڵداری. خاون ئاژەڵەکان جاری وا هەیە چەند مانگ لەوێ ئەمێنەوە و ژیان بەڕێەکەن. هەمرێ من 6 ساڵە زەهەندی برێمە و 6 ساڵەی 50 سال هەیە ئەمە لەو خەرندێژین 50 ینی پەخۆ بابیشم حملی 75 سال بوو ئەویش لەو خەرندێژی ئەوە مرێکی نییە بەس جەبەلەکە هەردیمە بوویە باپیریشم بەخوا گوتیان حملی 85 سال بوو حاجی ڕەسوول بوو ئەویش لێرە ژیایە زستانە تقریبا 3 مانگە 3 مانگ و 10 ڕۆژێ زستانێ. یەکێک لە گرنگترین هۆکارەکان کە ئەبێتە هۆی دروستبوونی گەلی تەسیراتی ئاوی ژێرزەویە. ئەم ئاوی ژێرزەوی کە کاتێک بە ناو بەردەکانی لایمستۆنی پێکهاتەی قەمچوخە و بەخمەدا تێدەپەڕن ئەبنە هۆیەکی سەرەکی بۆ توانەوە و دروستکردنی ئەشکەوتی گەورە لە بەشی ژێرەوەی ئەم پێکهاتانەی هەریەکە لە قەمچوخە و بەخمە. بە تێپەڕبوونی کات ئەم ئەشکەوتانە گەورە ئەبن و وای لێ ئەەکەن داڕمان ڕووبە. ئەم داڕمانانەش دەبێتە هۆی گەورەبوون و دروستبوونی خەرەندە. سەرچاوی ئاوی خەرەندی ڕەواندز لە ناوچەی باڵەکایەتیەوە درێژ ئەبێتەوە لە چیاکانی هەڵگۆردی سەرکەش کە بەرزترین چیای عێراقا و هەروەها لە حەساری سەکران و کوێستانەکانی سەرشێخان و تاڤگەیەکانی بەستەوە کە سەرچاوی ئاوەکەی کوێستانی وارەمیرە. لەوێوە هەڵە قوڵێت ئاوەکان بەشێکی زۆر لە کانیاوەکان و هەروەها بەشێکی زۆریش لە کەویە بەفرەکانەوە دێتە خوارەوە بۆ پێی کە لە وەرزی گەرماشدا بەفرێکی زۆر لە ناوچەکەدا ئەمێنێتەوە. ئەمە بووەتە سەرچاوی ئاوی خەرەند. هۆکاری سێهەم بریتیە لە تێچوونی ئاو بۆ ناو ئەو درز و خەتانەی کە لە ناو بەردەکانە هەن کە لە وەرزی سەرما وا دەکا ئەم ئاوە بیبەستێ و ئەم پارچانە لە بەردە سەرەکیەکە بێتەوە و پاشان بە تێبەڕبوونی کات ئەم بەردانە بغزێن کە ئەمە سەبەبێکی ئەساسیە بۆ فراوانبوونی خەرەندەکە. توێژەران تەمەنی خەرند لە ڕێی چەند بەڵگەیەکی زانستی جیۆلۆجیەوە دیاری ئەکەن. پیان وایە بە سەردەمێکی زۆر لە دوای پێکدادانی پلێتەکانی زەویەوە خەرند دەستی کردووە بە دروستبوون. یەکێک لەو بەڵگانە بریتیە لە بەڵگەی بەردەکانی چواردەوری خەرەندەکە کە ئەم بەردانە بێگومان لە پێش دروستبوونی خەرەندەکەەوە دروست بوون و بە پێی ئەو بەبەردبووانەی کە لە ناو ئەو بەردانە هەیە بۆمان دەرئەخات کە بەردەکانی چواردەوری خەرەند لە 125 ملیۆن ساڵەوە تاکو 7 ملیۆن ساڵ پێش ئێستا نیشتون. لە ڕێگەی ئەم جۆرە بەبەردبووانەوە ئێمە دەتوانین کاتی دروستبوونی ئەم بەردانە دیاری بکەین. پێکهاتەی بەردەکانی خەرەندی ڕەواندۆز بۆ دوو جۆر دەستنیشان کراون. زانایانی جیۆلۆجی لە کوردستان و عێراق و جیهان پێیان ئەڵێن بەردەکانی قەمچوغە و بێخمە. ئەو بەردانەی کە لەم ناوچەیان نیشتون لە کاتی ئێستا ئێمە بە چەماوەی دەیان بینن. ئەم چەماوەیانش بەڵگەیەکی تەوامان دەیاتێ کە چەمانەوەکە پێش دروستبوونی خەرەندەکە بوون و بیدایەت یا با بڵێن سەرەتای دروستبوونی ئەم چەمانەوانە ئەگەڕێتەوە بۆ 35 ملیۆن ساڵ پێش ئێستا. ئەم چەمانەوانە لە پێش دروستبوونی خەرەندەکەون واتە خەرەندەکە بێگومان بە کاتێک زۆر لە دوای 30 بۆ 35 ملیۆن ساڵ دروست بوو. بوونی هەندێ برد لە خواری سپیلک و ناوچەی هەولێر یارمەتیدەرێکی باشە و بەڵگەیەکی ترە بۆ نزیکردنەوەی توێژەران
سەبارەت بە مێژووی دروستبوونی خەرەند. ئەم بەردانە کە هەر یەکەیان لە بەردەکانی فارس و بەختیاریان پێ ئەوترێت لە کاتەکانی 4 ملیۆن ساڵ پێش ئێستا تاکو 2.6 ملیۆن ساڵ پێش ئێستا نیشتون. ئەمە نیشانەیەکی باشمان ئەیاتێ کە گەلی ڕەواندوز بێگومان لە دوای دروستبوونی ئەو بەردانەوە دەستی کردووە بە گەشتەکردن و دەستی کردووە بە فراوان بوون. لەم ڕێگەیەوە ئێمە زۆر نزیکمانەکاتەوە کە گەلی خەرەند بە بێگومان لە دوای 2.6 ملیۆن ساڵەوە دروست بوو. ئەگەر بین بەشی خوارەوەی خەرەند لە نزیک گەلی عەلیبەک سەیری بکەین دەبینین 500 متر بەرزە لە ئاستی ڕووی دەریا. ئەوە بەرزترین خاڵ بە نزیکەی 1000 متر بەرزە لە ڕووی ئاستی دەریا. واتە قوڵی ئەم خەرەندە نزیکەی 500 متر. ئەگەر وا دانێن لە هەموو ساڵێکە 9 میلیمەتر لە بەردەکانی ئەم خەرەندە دەتوێتەوە بۆ دروستبوونی چاڵی ئەم 500 مترە پێویستمان بە ملیۆنە ساڵە. کەواتە بە نزیکەیی ئێمە لە 2 ملیۆن بۆ ملیۆنێک ساڵ دەخەمڵێنین بۆ دروستبوونی کاتی ئەم خەرەندە. مێژووی ڕەواندوز بۆ سەردەمانی پێشزین ئەگەڕێتەوە. ئەو شارە گەلێک شۆڕش و قۆناغی بەخۆیەوە بینی. ئەوەی لە هەمووی زیاتر ڕۆڵی مێژووی بەخشی بە ڕەواندۆز میر محەممەد پاشای ڕەواندوز بوو، پاشای گەورە. باپیری ئەم میرە کووردە شاری ڕەواندزی کردە پایتەختی میرنشینەکەی. بێگومان ئەو دوو گەلیە گەلی خەلەند و گەری خارەڕەش یەکێک بوون لەو هۆکارە سەربازیانەی ئۆغزبەگ کە دەکاتە باپیرەی میر محەممەد پایتەختی میرنشینی سۆرانی لە حەریر گواستۆتەوە بۆ ڕەواندز. ڕەواندز و خەرەند دوانەیەشی وابەستە و لێکدانەپڕاون. بەناوهێنان و باسکردنی یەکێکیان ناکرێ باسی ئەوی تریان نەکرێ. بۆیە هەم خەرەند ڕۆڵی هەبووە لە گۆڕانکاری مێژوویەکانی ڕەواندز و جوانی سروشتی ئەو شارە. هەم ڕەواندز ڕۆڵی بینیوە لە ناوبانگ و زیاتر ناساندنی خەرەند. قۆناغی میر محەممەد پێی دەگوترێ قۆناغی زێڕینی میرنشینی سۆران. دەسەڵاتی ئەوەندە زۆر بوو بەڕادەیەک عوسمانیەکان کە ئیمپراتۆریەتێکی زەبەلاح بوون ترسیان لێنیشت. لەگەڵ باسکردنی شاری ڕەواندۆز خەیاڵمان بۆ لای کەسێک ئەچێ کە لە مێژووی ئەو ناوچەیەدا و بە تایبەت لە سەردەمی میرنشینی سۆراندا ڕۆڵی گەورەی هەبووە. ئەویش وەستا ڕەجەب و تۆپخانەکەیەتی. وەستا ڕەجەب یەکەم وەستای کووردە کە لە سەردەمی میرنشینی سۆراندا نێراوە بۆ فەڕەنسا و چەک و تەقەمەنی دروست کردووە. لە سەرەتای سەدەی نۆزەوە بە تایبەتیش لە سەردەمی میر محەممەدی سۆران کە یەکێک بۆ لە میرە زۆر بەهێزەکانی مانتقەکە بەگشتی و میری سۆران دەسەڵاتێکی وای پەیدا کرد بووە جێی سەرنجی گەڕیدەکان. یەکێک لەو لایەنانەی کە گەڕیدەکان زۆر تەکی لەسەرەکەنەوە سیستەم و حکمی میری سۆرانە بە تایبەتی میر محەممەدی سۆران. یەکێک لەوانە لە ساڵ 1940-1950 گەڕیدەیەکی ئێرانی کە ناوی عەبدوڕەزاق ئەسفەهانیە هاتۆتە ڕەواندوز. ئەم باسیەوە کاڵێ کە من لەوێ بووم میری سۆران سەرقاڵی دامەزراندنی کارگەی تۆپ و جبەخانە بوو. ئەو گەڕیدانەی کە من بەرچاوم کەوتووە لەسەر خەرەند و تەفاسیلی خەرەند تەنها وەکو دیاردەیەکی سروشتی لە ڕەواندوز باسییان کردو. هەندێک لە گەردەکان باس لەوەکەن کە لە هێرشی ساڵ 1916 ڕووسەکان و ئەرمەنەکان بۆ سەر ڕەواندز بەشێکی زۆری ئەو سوپایە کەوتۆتە ناو گەلی خەرەند بە شەو هەڵاتون کە بە شەو هەڵاتون ئەوان شارەزای ڕەواندز نەبوون. ئیتر ئەوانە بە کۆمەڵ لەو خەلەندە هەڵدێراون. لەوێ ڕۆژێوە خەڵەند ناوی لێنراوە وادی المەوت. سروشتی ئەو ناوچەیە خۆی جوان و دڕفێنە. خەرەندیش ئەوەندەی تر جوانی بە ناوچەکە بەخشیوە. بەڵام بەپێی پێویست نەتوانراوە وەک شوێنێکی گەشتیاری سوودی لێ ببینرێ و بکرێتە سەرچاوەیەکی داهات بۆ کوردستان. بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پشتگوێ ئەخرێت و خەرەند کراوەتە شوێنێک بۆ خۆکردنەوەی پیسی و خاشاکی خەڵکی ناوچەکە.
زێ دەڕۆشی یەکجار زۆر کراوە لەلایەن هاوڵاتیانەوە بە دروستکردنی خانوو لە سەر لێواری ڕووبار و هەروە دروستکردنی کۆمەڵێشتی ناشیاو کە بەڕاستی وای کە پرۆژەی گەشتیاری لەم ناوچانە بە کەمی ببیندێتن زالبوونی مەسائلی عشایی زاڵە بەڕاستی بەسەر هەموو ئەم کێشێتن هەر لە خەرند و خاڵەڕەشنی کێشەکە لە بگرێت لێ سەر لوتکە چیاکانیش گرتوتەوە بڕۆ ئێستا سەر لوتکە چیاکان خەڵک بەخۆی بە صاحب دەزانین لەوەی وای کردووە پرۆژە ئیسtismاری گەشتیاری پرۆژەی مساتحی گەشتاریش بەکەمی دەبینێ لەو ناوچانە ئەوەی لەوەی نەبەستنەوە کە خەڵک گرفتیان بۆ دروستەکە هیچ پرۆژەیە چەند بۆ خەرنەینەوە تا بزانین ئایا خەڵکەکە تا چەند ڕێگرا پرۆژەی هەوارگەی پانکی گەشتیاری کە زیاتر لە 400 دونم زەوی بەکارهاتوێ هەر 400 دونم زەویەکە مڵکی خەڵکەکەیە بەنام نەمانزانانی نەمان بیست گرفتێکی ئەوها دروست ببیتە هۆی ئەوەی کە ئەم پرۆژە گەشتیارەکە یەکە لە هەرە پرۆژە گەشتیارەکانی کوردستان و شەرق لەوسەد ڕاوەستاویتن ڕانەوەستا کارەکانی خۆش هەر بەردەوام بووە ڕقمی هەمووانێکە کە مکڕی هەبووە گرفت هەبووە بەڵام گرفتە نەگەیشتەوە ئاستێکە و پرۆژە گەورە ڕابوەست فرێدانی ئاژەڵی مردارەوە بوو لە ڕۆخی خەرند خەریکە ئەبێتە دیاردە و سیمای ئەو شوێنی تێکداوە و تەنانەت هەندێک جار لە ناوچەکانی تریشەوە ئاژەڵی مردارەوە بوو دەهێنرێتە ئەوێ بۆ فرێدان ئێستا و شوێنەکەی مە لە دانیشتوین چەند مانگایەکیان لێ فڕەداوە شوێنێکی سەرنگایە ئاوەکی سازگاری لێە هەمووی کانیاون بۆن و بەرامەیەکی ئەوەندە پیسی هەیە ئەتوانم بڵێم بە چەند 100 مەترێک دەوروبەری خۆی پیس ئەکا هیچ کەسێک لێرە ناحەوێتەوە کەسانی کەشمان هەیە کە دێن حەز ئەکەن ڕابوێرن چەند ساتەکی بەخۆشی ببەنە سەرێ کە ئەڕۆن چەند پاشماوە و شتی پیس کە شایانی باسکردنیە بەڕاستی زۆر پیسە هەموو لە دوای خۆیان جێ ئەهێڵن هەموو تاکێک لە ڕەواندز بەرپرسە ئەو کاتێکە وەحی نەبوو ئەو کاتێکە ڕۆشنبیریەکی تەندروست لەناو تاک دروست نەبیتن ئەو شوێنە توریستیانە ئەو شوێنە گەشتیارە ئەو سروشتە جوانە وای لێ دێت بەشێکی زۆری دەخەمە ئەستۆی ئەو لاینێک کە کار لەسەرەوەیکە کە خەڵک تۆحیە بکاتن خەڵک ڕۆشنبیر بکاتن ئەو سنتەرە ڕۆشنبیریەکان قوتابخانەکان پەروەردە و دوجارش خودی دەسەڵاتش ساڵانێکی زۆرە بڕیار و بەڵێن درابوو پردێک دروست بکرێ بۆ بەستنەوەی ڕەواندوز بە هەندرێنەوە کە ئەمە یەکێک بوو لەو شتانی دڵی خەڵکی ناوچەکەی خۆش کرد بەڵام تا ئێستا ئەو بڵێنە هیچ دەنگ و شوێنەوارێکی دیار نییە بۆیە دروستبوونی ئەو پردا لای خەڵکی ناوچەکە بووە بەخەون پێش ئێستا دەنگۆی ئەوە هەبوو پردێک دروست ئەکرێ پردێکی گەیەنەر لە دەبەری بێرۆیان نزیک بێرۆیان کە لەو شوێنەی هەردوو لێوی خەڵند لێک نزیک دەبنەوە لەوێ بۆ شاخی هەندرێن ئەوە دەستکەوت و هەنگاوێکی زۆر مەزنە لەبەرەوەی ئەگەر ئەو پردە دروست کرا بێگومان ئاوەدانی لە بەری هەندرێنیش دروست دەبیتن لە ماستەرپلانی ڕەواندوز ئێمە چەند شوێنێکمان بۆ پر دیار کردووە بەڵام تیمی مختەس کە هاتن دیزاینی پردەکەیان دروست کرد تیمەکی ئیرانی بوو ئەوان ئەو شوێنەچیان دیار کردێ ئێستا دیزاینەکەی تەواو بووە تەندەری دیزاینەکەی تەواو بووە و ئیشەکانیش تەواو بووە بەڵام کە کەوتە واری جێبەجێکردن ئەو قەیرانە بەسەدا هاتوو لە ئێستادا ڕاوەستا خەدەماتە سەرەتاییەکانی ناوشارمان بەشێکی زۆرمان پێمان نەکرا جێبەجێ بکەین بەشێکی زۆر لەو خەزەماتەی کە سەرەتاییە بۆ گەڕەکەکانی مەتا ئێستا جێبەجێ نەکرا چ بەسا بگاتەوەی کە بمانێتن پردێکەوە دروست بکرێتن ئەو لە خیالی ئێمە هەیە دروست بکرێت بەرام من بە دووری ئەزانم یعنی ئەگەر تایبەتمەندی ڕەواندز و بە پێی مێژووی ڕەواندز تەماشە بکەی لە ئاست داواکاری خەڵکەکە و لە ئاست گەورەی ڕەواندز لە ئاست مێژووی ڕەواندز بۆی نەکرا هیچ پرۆژێ چاوهای بۆ نەکرا کە ئێستا بتوانم لێرە نیشانەز پێ بکەم ئەو خەڵەندە یعنی لەلایەک مایە خۆشی بووە بۆ ڕەواندز لەلایەکیش مایە کارەسات و ناخۆشی بووە بەداخەوە لە چەند کاتێکدا هەندێک لە گەنجەکان خۆیان لە خەڵند فرێداوە خەرند بێبەش نییە لە کارەساتی تراژیدی و چیرۆکی خۆکوشتن نەک تەنیا بۆ خەڵکی ناوچەکە بەڵکو لە ناوچەکانی دیکەشەوە کەسانێک هاتوون و لەوێ خۆیان فرێداوەتە خواری و خۆیان کوشتووە دڵشاد شاید حاڵی بەشێک لەو چیرۆکە تاڵانەیە
لێرەدا زۆر شت هەیە کە بە چای خۆمان دیتە هەتا لێرانە کچەک و کوڕک یەکجیان خۆشەویست یەک دوو جار چوە داخوازی تەمان نیاندایە کە نیاندایە کچەکە زۆر کوڕەکەی خۆشەوی کوچە کوڕەکەش بە هەمان شێوە ئیدی لە ماڵەوەش لیاندا بوو ئەو شوێنێکە خۆشی لێ هەلدا تقریبی نزیکەی 200 متر لە ماڵەوەی دوور بوو وڵا پێمان گوت خوشکم مەچوە سەرڕۆخینەوە تێبکەوێ گوتی ناتێ ناکەوم بەڵام دەستەکانی هەر ئەوە لێ ئەکردن وەکو برەی تێک چوو بوو ئیتر لە ماڵەوە دیار بوو ئەزیەتیاندا بوو هەم لە ڕووی دەرینیەوە ڕووخا بوو هەم لە هێشیاندا بوو لە بەرەوەیە تۆزە قژ و ئەوانەی ئاڵۆزی و ینی لێدانی پێوە دیار بوو هەر ئەو هەیە کرد بە برادەکەم گوتم بڕۆ برێ کەسێک لە ئینگۆوەکو داکەیت خوشکێت کە بێن ئەو بەحکمەوەی ئافرەتە دەستی بگرن هەتا چوو یەکسەر خۆی تێ هەردا یەکی دیکەش لەسەرەوە ئەویش هەر کوڕی ڕەوانزێ بوو هەڕاستە خۆ تەنها لە جادەی هاتە خوارێ ڕاست خۆی پەلانواری خوارێ کرد ڕۆیشت ئەویش گەنج بوو تەبعاً چیرۆکی زۆرم لایە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی من پرسم بە پاڵەوانانی چیرۆکەکە نەکردووە یاخود خانەوادەی پاڵەوانانی چیرۆکەکە